بۆ پشتبەستن بۆ بەتوانا و لێهاتووی خۆیان و بازارکردنی بەرهەمەکانیان و دەیانەوێت لەم ڕێگەوە هەلی کار بۆ خانمانی تر بدۆزنەوە. توانە عومەر پامێرمان گفتوگویەکی ئەنجام داوە لەو بارەی و بابینەری بین. بەڵێ دیارە من ئێستا لە پارکی دایکم لە شاری ڕانیە دیارە ئەوە چەندەمین جارە لەلایەن خانمانی شاری ڕانیەوە بە پشتبەستن بە توانا و بەهرەکانی خۆیان پێشانگای کاری دەستی دەکەنەوە یاخود هەفتە بازار دەکەنەوە. دیارە لێرە لەم هەفتە بازارەدا کە ئەمڕۆ کراوەتەوە لەم پارکە کۆمەڵێک ژنی بەتوانە کۆمەڵێک ژنی بەهرەمەند و دەزڕەنجین هاتوون تاوەکو لێرە کارەکانیان نمایشکەن سەرڕای نمایشکردنی کارەکانشان هاوڵاتیان لێرەوە تێدەپەڕن ئەو کارانی کە نمایشیان کردووە لێرە بەو هاوڵاتیانەی دەفرۆشنەمە هەم وەک دابینکردنی هەلی کارێکە بۆم خاتونانە هەم بۆ ئەوەیە کە بەهرە و تواناکانی خۆیان دەرخە. من دەمەوێت لەگەڵم بەشێکیم خاتونانەی کە لێرەنا گفتوگویان لەگەڵ بکەم بزانم چیان لێرە ئامادە کردەوە تا چەند خستنە ڕووی کارە دەستەکانیان دەبێتە هاندێک بۆی کە پشت بە تواناکانی خۆیان بەسن و ببێتە سەرچاوەیەکیش بۆ بژێوی ژیانیان. سڵاوت لێ بێت گەر پێمان بڵێت تۆ لێرە چیت دروست کردووە و باسی ئەو شتانەمان بۆ بکەیت کە لێرە نمایشت کردووە. ئیشەکانی من بەخێر بێن. سەرەتا دەستخۆشی لە عایشەخان و هاوشاریان دەکەم کە هەستاون بەڕێخستنی ئەم پێشانگایە بۆی خاتونەکان زیاتر بێنە دەرەوە ئیشی دەستی خۆیان بکەن. ئیشەکانی من پێک دێ لە پشتێن و ملوان کەوتاج و دەستبەند و ئەو شتانە. بەڵێ ئەوە سەرڕایەوەی کە تۆ لێرەوانت داناوە بۆ فرۆشتن یعنی خەڵک حەزی لەم لەوانە هەیە و هاوڵاتیانێک کە دێن بۆ لایەوە حەزیان لێ لەم شتانە کە لێرە نمایشتان کردەوە دەستبەند و ملوانکە و کە لەسەر شێوازێکی کلاسیکی دروست کراوە تا ڕادەیەک باشە خەڵک بەشدار دەبێت لە کڕینی شتەکانماندا هاوکارە لەگەڵماندا بەڵام پێویستە زیاتر هاوکاریمان بن بۆ بەرەو پێشچوونی ئیشەکەمان. ئەو بۆتە هۆیەوەی کە سەرچاوەیەک بێ بۆ بژێوی ژیانیەوە واتە وەکو داهاتێک بۆ ژیانی خۆتان سەیری بکەن. تا ڕادەیەکی کەم باشە بەس هێشتا ینی نەگەشتێتەوە ئاستی بتوانین بە تەواتی بژێوی ژیانی خۆمانی پێدابین بکەین. تۆ چی بۆ خانمانە دەڵێ کە وەکو ئێوە دەستڕەنجین و لە ماڵەوە نان وەکو ئێوە لێرە لە مافتە بازاڕە ئیشەکانیان نمایش بکەن؟ خاتونەکان پێویستە بێنە دەرەوە بۆی ئیش خۆیان بکەن سەربەخۆ بن ئیشەکانی خۆیان بەعنی بە خەڵکی بناسێن بۆچی دەستڕەنگکردنیەکانیان لە ژوورێدا بێ و کەس نەیبینێ با بێنە دەرێ خەڵک بیبینێ. دەست خۆش بە سپاس بۆ تۆ. بڵێ من دەچمە لای یەکێکتر لەو خاتونانەی کە لێرە ئامادەیە شیرینی و ملوانکە و کۆمەڵێک بابەتی تری لێرە نمایش کردووە. سڵاوت لێبێ گەر پێمان بڵێیت ئەمانە چین تۆ لێرە نمایش کردووە. سەرەتا بە خێراتنێکی گەرمتان دەکەم یاخوا بە خێربێن سەرچاوم دەستخۆشی لە ئایشەخان دەکەم لە کاگارام دەکەم کە ئەو کاریان بۆ ڕەخساندین. وڵایی جا ئیشەکانی من بڵین کۆڵوانەیە کڵاوە ملوانکەی بەردە مرووە خواردنەکانیش بڵین شەکلەمەیە کولیچەیە پاقلەی کوڵاو مێناوە بڵین ئەو شتانەیە. جیاوازم شیرینیانە لەگەڵی بازار سێیانی بە شێوازێکی جوان دروست کردووە گەر لە دیمانەکاندا سەیری بکەین. جیاوازی چیە لەگەڵ ئەو شیرینیانەی کە لە بازارداهان؟ وڵای جیاوازەکەی ئەوەیە لە ماڵەوە بەخایەنتر و پاکتر دەستکاری دەکەی و دروستی دەکەی و جوانتر ئەو متمانەی لێت دەی و بڵین شەکان بە پاک و خاوەنی دەیکەی. خەڵک خواستی لەسەرم جۆرە شتانەیە؟ بەڵێ بە ئۆنلاین زیاتر ئێستا من ئیشەکانم بە ئۆنلاینە داوا دەکەن زیاتر ئەوەی لەسەرترە. ئەو دەزڕەنجینێتەوە بۆتە هۆی ئەوەی کە هەلی کارت ڕەخسان بێ بۆ خۆت هەم سەرچاوەیەکی داهاتشت بۆ خۆت پەیدا کرد بێت؟ وڵای شتێکی وانە بەس هاو بڵین شان بەشانی پیاوەکەم دەتوانم شتێک بۆ خۆم دابینکەم بۆ بڵین بۆ ماڵەوەم بۆ منداڵەکانم بەڵێ هەتا ڕادەیەک شتێکی وانە بەس باشە. ئەم ملوانکە و شتانە یعنی کە لەسەر شێوازێکی کلاسیک و سەردەمی زوو دروست کراوە ژنان و خانمان خواستیان لەسەرمانە هەیە زۆر عەزیان لێیە زیاتر گەڕاوەتەوە شتە کۆنەکان. بەڵێ لە ڕووی نرخ و تاچەند خۆتان گونجاندەوە بۆی کە ڕەچاوی دۆخی دارایی بە تایبەتی خانمان بکەن؟ وڵایی زۆر فەرقیە لە چاو بازار یعنی شتەکان زۆر فەرقی هەیە شتەکانی مە هەرزانترە لە چاوانەی بازار.
دەستخۆش بە سپاس مادوم کردیت بەڵێ گەر لەگەڵم بمێنەوە دیارە چەندین خانمی تریژ لێرە ئامادەن دەزڕەنجینی خۆیان لێرە نمایش کردو و بەرهەمانەی کە لە ماڵەوە پێوە ماندوو بوون لە مافتە بازاڕدا نمایشیان کردو کە بەرهەمی چەندین ڕۆژیانە دەچمە لای خاتونێکتر سڵاوت لێ بەگەر پێمان بڵێ تۆ چیت دروست کردو لێرە چی نمایش کردو بەخێر بەسەر چاو پێشەکی دەستخۆشی لە ئاشتخان دەکەم کە هەلی کاری ڕساندۆ بە ئافرەتان من بەشداریم کردووە بە شانەی هەنگ و بە کونافە بە و شیرنیانە مرە باشتن دروست کردووە دروستکردنیان چۆنەوەوانە ئەم جیاوازیان چێ لەگەڵ بازار بەخۆی جیاوازێکی ئەوتوان نییە بەڵام چۆنە عنی دەمانێت بۆ خۆمان سەپی خۆمان بۆستنیشی خۆمان بکەین دەرکەین ڕاستی ئەگەنە بابزە جیازی هەیە ڕاستی عنی هەندێک شتی هەیە لە ماڵی خۆ دروستکەی پاک و خاوێنترا لەوەکو لە دەرێ بکڕێ بۆیە ئەمە زۆر بەشتەکان بۆ خۆمان دروستکەین لە ماڵێ جاعاز دەکەین ئاوا دروستکەین بین لە بازار بفرۆشین و داوا لە هەموو خانمەکی دەکەم بەشدار بێت بەبێ دوو دڵێ بێکاری خۆی بکە گەر پێمان بڵێ دەوانە چین ینی یەک پێمان شانەی هەنگە ئەوەش کونافەیان ئەوش شانەی هەنگە ئەوەش قەنادی و قەناد دروستمان کردو ئەوش مرەبەی گەنازە هەمووی بۆ خۆت دروست بکە کەشم هاوکارم بووە دروست کرد لەگەڵم ئەم جۆرە کارانە بۆتە هۆی ڕەخسانی هەلی کار بۆ خۆت یعنی سەرچاو پەیداکردنی سەرچاوێکی دا بەڵێ سەرچاوێکی داهاتە بە بژێ ژیانمان بۆی ئەحنی ڕاستە پیاویش پێویستە ئیش بکە بەڵام ئافرەتیش دەتوانێت سەپەی خۆ بۆسە ئیش بکە بۆیە مەش حەز دەکەین ئیش بکەین و دەرکەوین ئەو خانمانە یعنی خانمێکی زۆرێ لە ماڵەوە ئیش دەکات دەزڕەنجینە وەکوەوە دەتوانێت ئەم بەرهەمانە دروست بکات یعنی ئەو پامیەوە چێ بۆی خانمان پشت بە تواناکانی خۆیان ببەست دەتوانش دروستکەم بەڵام زۆربەی خانمەکان ناتوان خۆیان دەرخەن نازانم لە ماڵەدا ڕێگەیان پێ نادەن خۆیان دەرناخەن خود هۆکارەکەیە شەرم دەکەن دەرناکەون داوا لە خانمەکان دەکەم کە لە ماڵەوە شت دەزان دەزڕەنگین بێن بەشدار بن لەو هەلیکارە بوونی و هەفتە بازارە تا چەند بە گرنگ دەزانی بۆ خانم وەڵاهی کارێکی گرینگە بەڕێم زۆری گرنگی ینی هەم ئینسان دەناسرە لە شوێنان هەم شتێکی شۆ بۆ خۆمان خۆشتێک هەفتانە ڕۆژێک دەردەکەوین و شتێکیش بخۆم پیدا دەکەین ژێ ژیانمان دەستەکان دەستخۆش گەر هاوکارم لەگەڵم بێت لێرە کۆمەڵک بابەتی تر نمایش کراوە دیارام خانمە لێرە کۆمەڵک بابەتی جوان و سەرنجڕاکێشی نمایش کردو کە زۆربیان لەسەر شێوازی کلاسیک و سەردەمی ساڵانی کۆن ینی ئەو سەردەمەی کە خانمان خۆیان لە ماڵەکانی خۆیان لە بەتایبەتی لە دەیەکان پشتیان بە تواناکانی خۆیان دەبەست بۆ دروستکردنی ملوانکە و ئەم بەرهەمانەیە کە لێردانران و هەندێک لەم بەرهەمانش دیارە ماوەی چەند ساڵەکە دروست بۆ بەتایبەتی وشکردنەوەی هەنار و دروستکردنی بە ملوانکە بە چەندین جۆر کامە یەکێکە لەو نمونانە کە حاوڵاتیان زیاتر بۆ ناو ئۆتۆمبیلەکانیان بەکاری دێن یاخود دەیکەنە دیاری بۆ ڕەفیق و خۆشەویستانیان و چەندین بەرهەمی تری جوان لێرە نمایشکرا من زانیاری زیاتر لە ئەم خاتونە وەردەگرم سڵاوت لێ بەگەر پێمان بڵێ دەمانە چین لێرە نمایشکردن سلااوان لێبێ بەخێر بێن ئەمان کۆمەڵێکن لە کارە دەستیەکانم کە هەریەکە و لە شتێک پێکاتەوە من زیاتر دێم شتی بۆ منە کۆن دێنم دووبارە دیزین دەکەم بۆ شتێکی نوێ لێ دروست دەکەم بۆ نەجاازم جازمەکانم دێم جازمەکان ئێستا لە تاقم پێکاتون وەکو دڵێ لێرە ئەو ملوانکەیەک ئێستا ئەو ملوانکەیە هەر جازمی کۆنا تەمەێکی زۆری هەیە و جازمە نوێەکان نییە ئینەنکم بۆ من هێناومە دووبارە هێنام کردومە بە ملوانکەیەک وەکو یەک سواراتێک بەکاراتیان هەیە لە سەرم بەرهەمانە کاتێک باشە بە تایبەتی ئێستا کاتەکەش وکو دەڵێ کاتێکی زۆر گونجاو نییە بە تایبەتی نەورۆزان کاتی تەخەڕۆجەکان زیاترە ئەو کاتی وکو دەڵێ بەکاردێ بۆ سەرجلی کوردی ئەمە بۆتە هۆی دابێنکردنی سەرچاوی داهات بۆ تۆ لە ئێستادا نا بەس پێشتر من وەکو دەڵی تازە ئیشم نییە وەکو دەڵی سەرەتا دەستم بە ئیش کرد بێت چەند ساڵێکەوە ئیشمە سەرەتا بۆ من باش بوو هەم وەکو دەڵێ بازار باش بوو بەعام باش بژێوێکم دەست دەکەوت شتێکم دەست دەکەوت وەکو دەڵێ پێویستیەکی دابین دەکرد لە جێ بۆ دەگرتم بەس ئێستا نا بیر لەوە نەکردوتە ینی بۆ داهاتووی خۆشت
بە پشت بەسن بە و دەزڕەنجینێک کە تیانەوە وەکو لە بەرچاومانە چەندین شتی جوانە دروست کردووە ئەمانە ببنە هۆکارێک بۆی کە لە شوێنێکی تایبەت بە خۆت بکەیتەوە بۆی ببێتە سەر چاوێکی داهات و پشت بە تواناکانی خۆت بەستی بە دڵنیاییەوە هەریکە لە ئێمە حەزەکەین شوێنێکی دیاریکراوانێ وەکو دوکانێک شتێک ئینشاءڵڵا من بە شخصی خۆم لە بەرنامەمدا هەیە شوێنێکم بۆ دابین کرێ بتوانم دوکانێکی خۆم بی سابت دەبێت وەکو دڵشتەکان لە جێی خۆی دەبێ ئەوەندە ناوت جوڵێن ئێستا لێرە ئێمە ئەفتانەیە هەموو ئەفتان تقریبا نیم ساعتێکە دێت تا شتەکان ڕێزەکەی شوێنەکە دیاریکراویش بە مشتریش خۆشترا دێ سەردان دەکا ئاسانترە پێشتر هەندێک لەوانە نەبوو ینی لە ساڵانی زوو یان یەکێک لەوانە کە من ئێستا پێشەوەی بێمە لایتۆ باسی و هەنارەم کرد ینی ئەمە تازەیە ماوەی چەند ساڵە کە دروست دەکرێت وا بزانم خواستی زۆریشی لەسەر ئەمانە لە ڕووی نرخەوە بەگشتیوە بە تایبەتیم بەرهەمانە تا چەند هۆکارێکن بۆی کە هاوڵاتیان زیاتر خواستیان لەسەر بێت خۆی لە ڕووی نرخەوە من قازانێکی جێکی زۆر ناخەمە سەرشیەکانمە بۆی کەسی بەرامبەریش بتوانێت هەم سوودێکی لێ ببینێ هەمیش سوودێکی کێم بێ من وەکو دەڵێ حەز دەکەم ئیشەکەم بخەمەڕۆ فکرێکە لە مێشکمدا شتی نوێتر و فکری نوێترم لە مێشکدا حەز دەکەم دروستیان کەم خەڵکی دەوروبەریشم استفادەی لێ بکە دەستخۆش بە سپاس ماندوم کردی دەستخۆش بە من دەچمە لای خاتونێکی تر دیارە وەکو ئەوەی کە دەیبیننەوە چەندین بەرهەمی دەزڕەنجینی ئەم خاتونانەیە کە لێرە نمایشیان کردووە بەڕاستی هەمویان سەرنجڕاشێشن ئەوە دەسەلمێنە کە خانمانی ئەمە دەزڕەنجینن دەتوانن پشت بە تواناکانی خۆیان ببەسن سڵاوت لێ بێگەر پێم بڵێ تۆ چیت دروست کردووە لێرە چیت نمایش کردووە باسیم کارانم بۆ بکەیت سەرتا بەخێرتتان دەکەم بەخێر بێن سەرچاوم ئێمە وەکو گروپی خانمانی دەستڕەنگینی ڕانیا گروپێکمان پێک هێناوە بۆ عرضکردنی کاردەستیەکانمان ئەوە چەندین جارە لێرە بەردەوامین من ئیشی ڕایزن دەکەم ئەکسسوارات و تابلۆ و کەرەستەی ناوماڵ کەرەستەی جوانکاری ئەمانە خواستیان لەسەرە وڵی لەبەرەوەی سەرەتایە خواستەکە بەو شێوەنێ بەڵام وردە وردە ئینشاڵڵا باش دەبێت پێتانوە ئەم جۆرە کارانە دەبنە هۆکارێک بۆ ڕەخسانی هەلیکار بۆ تۆ و دیان خانمیترەوە دابینکردنی وەکو سەرچاوەیەک بۆ بژێوی ژیانیشتا حتمان بەدڵنایەوە ئەگەر ئێمە کۆڵ نەدەین و بەرداوام هەوڵ دەین و ئیشەکانمان بە خەڵک بناسیێنین ئینشاڵڵا سوودی دەبێت دەست خۆش بە سپاس ماندوم کردیت بەڵێ دیارە من دەمەوێت کۆتا لێدوان لەم خاتونێکی تر وەربگرم کە سەرپەرشتی هەموو خانمانە دەکا کە لێرن خاتو عیشە سەرپەرشتی ئەم هەفتە بازارە دەکات دیارە خاتو عیشەگە ڕوو لەم بکەیت پێش هەموو شتێک پێم بڵێ تۆچی لێرە نمایش کردووە و چۆن بیرت لەوە کردوتەوە کە ئەم هەفتە بازارە لێرە ئامادە بکەیت پێشکی بە خێراتی گەرم دەکەم ئێوە بە خێر بە سەرچاو وڵی ئەمن حەزم لێ بوو بخۆم لەمێژە ئیشی دەکەم زۆر حەز لێ بوو ویستم بیکەمە هەلی کارێک بۆ و خانمانە کە دەزڕەنگینن بخوان بتوان بێنە دەرەوە و ئیشی دەستی خوان بە هەفتە بازارکەن چەند خانمێکی تێدا بە زەوڕەکەم هاتوونە ئەمن بەو شیرنیانە بەشدار بوومە بۆرەکە خشخشە ئەو کێکەیە ئەو هەرکێکە و قاوەیە ئەوە دۆنادا ئەوشکو بێ بەڵام ئەو هەفتە بازارە بۆمە زۆر گرنگە دەتوانانی هەم یارمەتی پیاوەکان هەم لەسەر پێ خۆمان بۆستین فەرقی پیا و ئافرەتی چێ بۆ ئیشکردن بەس لێرە نازام خەڵکە زۆر بە کەمی دێتە دەرەوە خاتو عیشە تۆ لە قسەکاندا دەرخەریەوەیە کە ئەم جۆرە هەفتە بازارانە دەتوانن وەکو سەرچاوەیەکی داهات بۆ خانمان سیر بکرێن ئەرە وڵایی زۆر باش دەبێت کە زۆر کەسێ زۆر دەزڕێگینە بەس شوێنی نوێ لی بکاتەوە بازارەکەی خۆی ئێستا کە ئەو بازارەمان دروست کردو وڵام ماوەکەی بەهاری زۆر باش بوو تقریبا داهاتێکی باشی و بەس ئێستا تۆزە بڵین خەڵک کەمتر دێتە بازاری بەرنامەتانەیە ئەم هەفتە بازارانە فراوانتر بکەن وڵای ئیشاءڵڵا بە تەمای ناگەر هەفتە بازارەکە هەم گەورەیکەین هەم ئەو خانمانێک کە بەشدارن بازیان بۆ بکەین ئیشاءڵڵا سەردانی شارەکان بکەین سلێمانی هەولێر قەڵات ئەو شوێنانە هەلی کارێکی جوان دروستکەی بۆ ئەو خانمانە دەستخۆش بێت لەش ساغ بێ زۆر سپاس دەستخۆش بڵێ دیارە ئەوەی کە گوێتان لێبوو لە تەواوی ئەم خانمانەی کە لێرە لەم هەفتە بازارە بەشدارن دیارەمە یەکەمین جار نییە چوارەم بۆ پێنجەمین جارە لە شارێڕانیەوە لەم پارکە هەفتە بازارێکی وا دەکرێتەوە بۆ خانمان بۆی کە توانا و لێهاتوویان یاخود دەزڕەنجینیان لێرە نمایش بکرێەوە هەدفێکی تری ئەم خاتونانەوەیە کە ئەوان پشت بە تواناکانی خۆیان بەسم بۆی کە ئەم دەزڕەنجینیان ئەم بەرهەمانەیان کە لێرە نمایشیان کردووە ببێتە سەرچاوەیەکی داهات بۆیان و ئەوان دەیانەوێت لە داهاتوشدا
ئەم هەفتە بازارە فراوانتر بکەم بە شێوەیەکی باشتر بۆی کە هەلی کار یاخود دەستڕەنجینی دایان خانمیتر لەم جۆرە هەفتە بازارانەدا نمایش بکەم.